دوای ئەوەی تاکسیەک لە مسکۆ خۆی کرد بەنێو خەڵکدا لە کەنارەی شەقامێکدا مەترسی هێرشی تۆریستی لە جامی جیهانی زۆر بووە. بەرپرسان لە مسکۆ دەڵێن ئەگەر ئەوە هەیە کە و تاکسیە بەهۆی خەواڵۆبوونی لێخوڕەکەی دابێتی بنێو خەڵکدا کە بووە هۆی برینداربوونی 7 کەس. ڕۆیتەرز راپۆرتی کردووە کە لێخوڕی تاکسیەکە ئێستا دەست بەسەر کراوە و تاقیکردنەوە ئاشکرای کردووە مەس نەبووە، بەڵام خۆی دەڵێت خەوی لێکەوتووە. دوربینەکان نیشانی دەدەن کە دوای ئەوە تاکسیەکە دەوێستێت پیاوێک بە جلوبەرگی ڕەشەوە لێیدا دەبەزێت و هەوڵ دەدات ڕابکات هەرچەندەی گرن. هەندێک لەو خەڵکی باڵخێگە دەبینرێن جلی تیمی فوتباڵی مکزیکیان لەبەرە. مکزیک ئەمڕۆ یەکەمین کایی لەگەڵ ئەڵمان دەکات. ئەم ڕووداوەی ئەمڕۆ لە مسکۆ زۆر لەو هێرشتە تۆریستیان دەچێت کە پێشتر لە هەندێک لە شار ئەوروپایەکان ڕوویداوە تێیدا لێخوڕی ئۆتۆمبیلێک خۆی کردە بەنێو خەڵکدا لە لێواری شەقامەکاندا.